لە کافتریایش دەکەم لە خۆی بەزیاد لەسەرم چەند نوێژم ناچێ شارەکە ئەو هەیە ئەدەتوانی ئەوە ئیشکەی ئیشم لێرە شاری گوێ ئەو هەیە بەردەبێ خۆت بژێن بەهەرتون حەبێ کافتریاکە چییە؟ کافتریایەکە خەڵک گەمەی تێدەکا خەڵک نەگەی تێدەخوا دادەنیشن زا ئەمش پرسیارەکەم لێ تێ مامۆستا پرسیارەکەت فەرموو. من خۆم حاز کردبوو پارەی هەڵی دەگرم بە ئاڕەقی نەوتوانی خۆم حەزم لێ ئەمرەش پێ بکەم ئایا ئەمرێ حەڵالە یا حەرامە؟ برا شیرینەکەم ئینشاڵڵا تۆ نیەتت خەیرە من ئەزانم تۆ مادام نوێژەکەی و نیەتی عومرەت هەیە بەڵام سەرچاوەی دارایەکەت حرامە ئیشەکەت حرامە و ئەو شوێنە شوێنێک نییە خوای پەروەردگار پێی خۆش بێت شوێنێکە خوای پەروەردگار لێی تووڕێیە و حرامی کردووە لەسەر دەو شوێنەیە ئیشکەیت بۆیە تۆ مادام نیازی عومرەت هەیە واز لەو شوێنە بێنە کاکە بڕۆ لەسەر جادە ئاو بفرۆشە کاکە بڕۆ هەر شتێکەوە پێداویستی خەڵکە خواردنی خەڵکە بژێوی ژیانی خەڵکە بڕۆ بیفرۆشە وەڵڵا خوای گەورە ڕزقت دەدات قەسەمەن ڕاست دەکەی وەڵڵا مامۆستا ڕاست دەکەی وما من دابة في الأرض إلا على الله رزقها هر زیندەوەری ڕوح لەبەری بەسەر ئەم زەویا بڕوا ئیلا خوا ڕستەکەی دابینەکە کافتریا کەی شوێنی گەنجی موسڵمانە گەنجی موسڵمان چۆن ئەبێ بڕوا لە کافتریا ئیشکات یعنی چۆن ئەبێ پارە بە حرام پەیاکەی برای شرینم تۆ مادام ئەوەنە گەنجێکی پاکی دینداری خواناسی ئەبێ سەرچاوەی دارایی ئیشەکەشت حەڵال بێت بۆیە ڕاست دەکەی کاتی خوای پەروەردگار عمرەیە قبوڵەکە بە پارەیەکی حەڵال بێت إن الله طيب لا يقبل إلا طيبا مامۆستا منیش نیازی دڵم دەوێ یعنی هەستم دەکا حەزم لێ شتێکەیە نەک بڵێم پارەکەم حرامە حەڵالە پارەکەت حرامە چونکە لە کافتریا ئیشەکەی نێرگەلە بۆ خەڵک دانی خەڵک گەمەی حرامەکە لەو شوێنانە بۆیە پێویستە سەرچاوەی دارایی بگۆڕی بە داهاتێکی حەڵال ئەو کاتە ئینشاڵڵا خوای گەورە هەم عومرەت بەت نەسیبەکە و هەم حەجیشت بە نەسیبەکات مامۆستا پرسیارەشکەم بێ فەرموو ئیسا لەمە پاک بوویتەوە؟ بەڵێ زۆر بەیانی هەمیسان بۆ گازینۆیان واز وەڵڵا مامۆستا پیا و ڕاست بڕە بۆ گازینۆ ئەی هاوار کەواتە هیچ باش ئینشاڵڵا بۆ خەڵکی تر سوودیە بێت فەرموویە